بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی پرسی تایوان و نیگەرانیەکانی چین لە هەوڵەکانی ئەمریکا بەڕێز کارۆ خۆشناو و شارەزای کاروباری ئەمریکا لە ستۆدیۆ لەگەڵماندا. بەڕێز کارۆ خۆشناو بەخێر. زۆر سواس ئامادەبوونت. چین بۆ هێندە نیگەرانە لەو جوڵانەی ئەمریکاوە چ مافێکی بەسەر خاچی تایوانەوە هەیە؟ بەڵێ دیارە قەیرانی تایوان قەیرانێکی مێژوویە و چین لە دوای ساڵی 49 دوورگەی تایوان بە بەشێک لە خاچی خۆی لە سەروەری خۆی دەزانێت، بەڵام بەهۆی ئەو کێشە ناوخۆیانە کە لە نێوان دوو پارت ئەو کاتە سەری هەڵدا پارتی ماوچی تۆنگ دیار سەرکەوتوو بوو توانی کۆنتڕۆلی تەواوی خاچی چین بکە و ئەوانی تر پارتەکەی ڕکابەری چوونە تایوان و لەوێ حکوومەتێکیان دامەزراند و دیارە لە ساڵی 1970 ئەمریکا بە شێوەیەکی فەرمی لە ڕێگای بڕیارێکی کۆنگرێسەوە مامەڵەیەکی یاسایی و وەکو هاوبەشێکی استراتیژی مامەڵە لەگەڵ تایوان دەکا و ئەمە چینی نیگەران کردووە، چونکە بوونی ئەم پەیوەندیە بەهێز لە نێوان ئەمریکا و کە ڕکابەرێکی سەرێکی چینە لەگەڵ تایوان کە چین بە بەشێک لە خاچی خۆی دەزانێت، ئەمە نیگەرانی کردووە و ئەمە بە مەترسی لەسەر ئاسایشی نەتەوەیی چین دەزانێت، بۆیە ئەوان هەمیشە نیگەرانن لەم پەیوەندیە و دیارە خۆش بەڕاستی مەترسی هەیە ئەمە؟ بەڵێ بەتەکید مەترسی هەیە، چونکە ئێستا ئەم پەیوەندی نێوان تایوان و ئەمریکا پەیوەندیەکی زۆر گرنگە، هەم لە ڕووی یاسایی، هەم لە ڕووی سیاسی، هەم لە ڕووی بازرگانی و ئابووری و هەم لە ڕووی سەربازی. یعنی ئەم دوو هاوبەشی استراتیژین ئەگەر چی تایوان وڵاتێکی سربەخۆ نییە و بە شێوەیەکی سربەخۆ ئەندام نییە لە نەتەوە یەکگرتوەکان، هەر لەبەرەوەش بوو بینیمان نانسی پیلۆسی سەردانیشی بڵین تایوانی کرد و ئەمە چینی زۆر نیگەران کرد. بۆچی نانسی پیلۆسی بۆچی سەرۆکی ئەمریکا جێگری نا؟ چونکە تایوان سربەخۆ نییە، ئەگەر بێت و سەرۆکی ئەمریکایان جێگرەکەی سەردانی تایوانی کرد با ئەو کاتە وەکو دامپێدانان بوو بە سربەخۆی تایوان، کە ئەمەش بەڕاستی دەتوانین بڵین ئەوەی کە پێی دەگوترێت نەن ستیت، ئەوانە وڵاتی خاوەن سەروەری نین بە تەواوەتی، بەڵام نیمچە سەروەریەکیان هەیە کە ئەمریکا هەمیشە گرنگی پێدەدات، چونکە کۆمەڵێک بەها هەیە کە خەڵکی تایوان دوورگەی تایوان پێوەی پابندن کە بەهاکان هاوبەشن لەگەڵ ئەمریکا، بۆ نمونە لەسەر مافی دموکراسی، مافی مرۆڤ، دەسەڵدەستکردنی دەسەڵات، شەفافیەت و پێشکەوتنی ئابووری کە لە ناوەڕاستی نەوەتەکانەوە تایوان بەخۆیەوە بینی و ئەمەوەی کردووە کە ئەمریکا زیاتر گرنگی پێ بدە و جگە لەوەی کە پێگەی استراتیژی و جیۆپۆلیتیکی تایوان زۆر گرنگە دەڕوانێتە سەر زەریای هیندی و هادی کە ئەمانە زەریای هێمن کە من زۆر گرنگە ڕێڕەوەی کۆمەڵێک ڕێڕەوی بازرگانی دەکەوێتە سەر ئەم ناوچەیە، بۆیە ئەمریکا دەیەوێت گرنجێکی تایبەتی پێ بدا و بە هیچ شێوەیەک سازش ناکات لەوەی کە چین بیەوێ سەروەری تایوان ببەزێنێ و هێرشی بکاتە سەر هاوشێوەی ئەوەی کە رووسیا کردی بەرامبەر بە ئۆکراین و پێم وایە جوڵانی ئەمریکاش زیاتر لە دوای پرسی شەڕی رووسیا ئۆکرانیاوە دەستی پێ نەکرد و سەردانکردن بۆ تایوان و گرنگیدانی زیاتر بۆ تایوان. پێم وایە بابەتی هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین دەرسێکی گەورە بوو بۆ چین، چونکە ئەگەر بێت و رووسیا سەرکەوتو بووایە لە هێرشکردنە سەر ئۆکراین و توانی بای تەواوی خاکەکەی داگیر بکە، ئەو کاتە دەبوویە هاندەرێک بۆ چینیش تایوان داگیر بکە، بەڵام دەبینین کە رووسیا کە وەکو پێویست سەرکەوتو نەبووە و تووشی کۆمەڵێک کێشە و گرفت بۆتەوە و تووشی بەرەنگاریش سەخت بۆتەوە لەلایەن خەڵکی ئۆکراینەوە، ئەمە بۆتە ئەوەی کە چین هەڵوەستەیەک بکە و بەڕاستی وەکو بڵێن نەیتوانیوە کە رووسیا نەیتوانیوە سەرکەوتوو بێ ئەویش ناتوانێت سەرکەوتوو بێت، چونکە ئۆکراین پشتگیریشی نێودەوڵەتی هەیە و ئەمریکا وڵاتانی ئەندامی بڵێن یەکێتی ئەوروپا و ناتۆ هەمیشە پشتگیری ئۆکراینن، بۆیە ئەگەر لە حاڵەتێکی وا ئەگەر سیناریۆیەکی واش بێتە پێشەوە چین هێرش بکاتە سەر تایوان کە بەبەشێک لە خاچی خۆ لە سەروەری خۆی دەزانێت، بەڵام ئەمە بەڕاستی هەم ئیدعایەک لایەنەیە چین تەنها دەکات ئەو کاتە هەم ئەمریکا هەم وڵاتانی ناتۆ هەم وڵاتانی جیهانی لە هەموو ناوەندە نێودەوڵەتیەکان پشتگیریی تەواوی تایوان دەکەن، بۆیە ئەوەشی کە سەربەخۆ نییە و سەروەری تەواوی نییە هەر پشتگیریەکرد بەتەکید، چونکە تایوان توانیویەتی لەسەر پێی خۆی ڕابوەستێ. ئێستا دوورگەیەکە هەم پرۆسەی دیموکراسی و دەسەڵدەستکردنی دەسەڵات بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک بەڕێوە دەچێت و لە ڕووی ئابووریەوە توانیویەتی هەنگاوی باش ببڕێ و هەندێک لە بەهاکانی مافی مرۆڤ و دیموکراسی لە تایوان دەبیندرێن و بەرجەستن، ئەمە بە هیچ شێوەیەک لە چین نابێنرێ. خۆ تەزانین چین سیستەمێکی سیاسی تۆتالیتار و تاک حیزبی لەوێ بڵین فەرمانڕەوایە و مافی مرۆڤ هەمیشە لە چین
پرسەکانی دیموکراسی و مافی مرۆڤ و مامەڵەکردن لەگەڵ بڵین ئۆپۆزیسیۆنی چینی هەمیشە بۆتە جێگای پرسیارە لە ناوەندە نێودەوڵەتیەکانەوە کە بەڕاستی چین حکومڕانان فەرمانڕەوانی چین بە شێوکی زۆر دەتوانین بڵین وەکو فەرمانڕەوانی داپڵۆسێنەر ناسراون و بە هیچ مەجای هەناسەیەکی ئازادی نادەن لە چین و ئەمە بەڕاستی بە پێچەوانەی فەرمانڕەوانی تایوانە کە لە تایوان هەمیشە دیموکراسی هەیە و ئازادی هەیە و خەڵک مافی ئازادی ڕادەربڕینی هەیە بۆیە ئەمریکا و تایوان دەتوانین بڵین لەسەر کۆمەڵێک بەهای هاوبەش پەیوەندیی استراتیژی قوڵیان هەیە و ئەمریکا بە هیچ هەم لە ڕووی بڵین سیاسی هەم لە ڕووی بازرگانی و ئابووری هەم لە ڕووی سەربازیشەوە لە بەرژۆندی نیە دەستبەرداری تایوان بێ و دەستبەرداریشی نابێ بۆیە پەیوەندی بەهێز و ڕێکەوتنامەی بەهێزی استراتیژیان لە نێواندا هەیە. تا چەند دەتوانین بڵین تایوان دەبێتە خاڵی ناکۆکی گەورەی گرژەکانی نێوان چین و ئەمریکا؟ دیارە چین و ئەمریکا بە دوو زلهێزی جیهانین و پەیوەندیشی بازرگانی زۆر گەورەیان هەیە. تایوان یەکێکە لە خاڵە ناکۆچەکان بەڵام پێم وانە ئەم خاڵە لە بەرژەوەندی چینیش بێ زۆر زەقی بکاتەوە و ئەمریکاش بڵین نابێتە هۆی ئەوەی کە پێکدادان ڕووبدا ینی ئەمە ئەگەرێکی دوورە سیناریۆیەکی دوورە کە بێتەوە ئەوە کە پەیوەندیەکانیان بپچڕێنن چونکە هەردوو لایەن هەم ئەمریکا هەم چین بەرژەوەندیی زۆر فراوانی ئابووریان هەیە لە نێوانیاندا و ئاڵگۆری ئابووریان گەلک بەڕێژەیەکی زۆرە. بڵێن چین سازشکردنی سازشەکە دەتوانین بڵێن چین لەبەر هەندێک هۆکار سازش ناکە بەڵام ناشتوانێ هەنگاوی هاوشەی رووسیا بگرێتە بەرامبەر بە تایوان و تایوان ئەگەر بێت و باس لە باڵانسی هێزیش بکەین ئەو دیارە کە تایوان ژمارەی دانیشتوانی 23 میلیۆنە بەڵام چین ملیارێک و نزیکەی نیو ژماری دانیشتوانێتی بۆیە هەم لە ڕووی ژماری دانیشتوان هەم لە ڕووی خاک هەم لە ڕووی باڵانسی سەربازی هاوسەنگی بەراورد ناکرێن بەڵام چونکە تایوان پشتگیریەکی ئەمریکی و نێودەوڵەتی هەیە و وەکو باسم کرد کۆمەڵێک شت هەیە کە ناوەندە نێودەوڵەتیەکان پشتگیری لە تایوان بکەن بۆیە چین وا بە ئاسان ناتوانێت وەکو پارویەک قوتی بدا و بتوانانی هێرش بکاتە سەروەری تایوان. بەڕێز کارۆخۆشناو شارەزای کاروباری ئەمریکا لە ستۆدیۆ میان بوویت. سپاس بۆ شرفەکانی بەڕێستە. سپاس بۆ بەڕێزی شتێکم.